یەکەی دەریاوانی تایبەت بە ناوچە گەشتیارەکانی فلۆریدا دەرفەتێکی دەگمەنی داوەتە خوێندکارانی زانکۆ کە بتوانن بە چڕی توێژینەوە لەسەر چۆنێتی مەلەکردن و ژیانی شیردەرە ئاویەکان بکەن. لە ناوچەی لاپلاندی فنلەندا ئاسپێکی کێوی پەلکدار بە ناوی میت ئاتۆ لە ماڵەوە لێی کەوتو و سەیری تەلەڤیزۆن دەکات. لە کەمبۆدیا مەترسی ڕاوکردن جگە لە ئاژەڵە کێویەکانی دیکە بەرەوکی کیسەڵەکانیشی گرتەوە. ڕخستنی ناوماڵ گرنگیەکی تایبەتی پێدەدرێت و هەندێک کەسیش بۆ ئەوەی دیزایانی ماڵەکەیان جیاواز و مۆدێرن دەربکەوێ ڕاوبۆچوونی کەسانی شارەزا و دیزاینەر وەردەگرن. ئەمانە و چەندین بابەتی گرنگی دیکە لەم بەرنامەی وێزگەدا. بەرنامەی وێزگە ئێوارەی هەینی کاتژمێر 6:30 خولەک.